سڵاتان لەبێ هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. ئیتر لەو بەرنمەیەدا باس لە سەردەمی زێڕینی دۆناڵد ترامپ دەکەین و دیارە دەمانەوێت لەو بەرنمەیەدا ناتوانین هەموو شتێک باس بکەین بە سەراحەتەوە، بەڵام دەمانەوێت باس لەوە بکەین جیهانی ترامپ بۆ دووبارە هاتە ئاراوە. ئیتر بۆ کەس نەیتوانی ڕێگا لە ترامپ بگرێ. ترامپ و ترامپیزم بە تایبەتیژی سەردەمی ترامپی نوێ واتای چیە؟ چونکە ئێمە دیاردەیەکمان هەیە دیاردەی ترامپ لە ڕابردوودا، بەڵام ئایا لە ڕاستە کە لە ئێستاشەوە هەمان ترامپ بە ترامپی ڕابردووەوە بەراورد بکەین و لە هەمان کاتدا بێگومان پرۆژەیەکی دۆناڵد ترامپمان هەیە لە بۆ ساڵی 2025 ئەمە واتای چیە؟ و دەمان هەوێ باس لە جیۆپۆلیتیک بکەین جیهان لە سەردەمی دۆناڵد ترامپدا. بۆیە لەو بەرنمەیەدا خۆمان بەوە نابەستینەوە بەڕاستی ئایا ترامپ بۆ کورد باشە یان خراپە، بۆ عێراق باشە یان خراپە، بۆ تورکیا باشیان خراپە. بەڕاستی ئەمانە جەوهری مەسەلەکەنین و ئینسان ناتوانێت وەها بە بچووکی لە بۆ بابەتەکان بڕوان لە ئەجێندای دۆناڵد ترامپ و ئەو گروپەی کە لەگەڵیدایە شتێکی زۆر لەوە گەورەتر هەیە، بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە لە ناوچەی ئێمەدا هیچ گۆڕانکاریەک ڕوونادا. لە بەرنامەی ئایندەدا ئەکرێ باس لەوە بکەین، بۆ نمونە بەیانی ئەکرێ بەرنمەیەک لەسەرەوە ساز بکەین لە ناوچەی ئێمەدا لە سەردەمی ترامپدا پێشبینی چی دەکەین، بەڵام بەڕاستی لە بۆ ئەوەش زووە. ئیتر بۆیە لەو بەرنمەیەدا بە تەنیا خۆمان بەوە دەبەستینەوە کە چی بوو ترامپی هێنا ئاراوە هات نە ئارەی ترامپی نوێ واتای چیە لە بۆ جیهان. سیستەمی کەپیتالیزم لە 35 ساڵی دواییدا کەوتە ناو قەیرانێکی زۆر گەورە و پەیوەندی نێوان سەرمایە و دامەزراوە تەماشا دەکەین بەڕاستی زۆر گۆڕانکاری بەسەرداهات. بۆ نمونە تەماشای بکەن ئەوانەی کە بەبیریانە ساڵی 2008 چی ڕوویدا. ساڵی 2008 جاری یەکمین بوو کە خەڵک بەیانی لە خەوهەرسان تەماشایان کە پارەکانیان لە بانک نەماوە. من باسی ئەمریکا دەکەم، یعنی شتێکی واقعەت لە دنیادا ڕوویندا و چوونە بانک کوا پارەکانی ئەمە گوتیان وەڵا پارەکەی تۆمان ناتوانین پارەکەت بدەینێ، پارەکەی تۆمان پێویستە، پارەکەیان برد ماوەیەک وانە. ئەمە جاری یەکەمین بوو کە مرۆڤ بینی لە دنیادا، دنیای نوێدا، دنیای کەپیتالیزمدا دوای جەنگی جیهانی دووەم، یعنی دوای شەستەکاندا کە جیهانی سەرمایەداری باسی لە دادوەری و دامەزراوەیی و یاسا دەکرد. ئەمە جاری یەکەمین بوو شتێکی وا ڕوویدا. لە ساڵانی 2000ەکاندا تەماشامان کرد موعجیزەیەک دەرچوو، ئەویش موعجیزەی چینێکی کەپیتالیزم جێگای کەپیتالیزمی گرتەوە، جێگای بە کەپیتالیزم بە سەرمایەداری لا کرد، بەڵام بەڕێبەرایەتی پارتی کۆمونیستی چینی. یعنی ئەمە شتێکی سیر بوو کە لە جیهاندا بینیمان. یعنی دوای یەکگرتنەوەی هۆنگ کۆنگ لەگەڵ چیندا تەماشامان کرد دەیان هۆنگ کۆنگ هات ناراوە و لە هەمان کاتدا لەو کاتەدا بینیمان ئەلیتێکی نوێی سەرمایەداری لە چیندا لەدایک دەبێ و پارتی کۆمونیستی چینی ڕێگای لە پێش دەکاتەوە و ئەمە ئیتر جیهانی بە تەواوەتی گۆڕی. یعنی معجیزەکە لەناو ئەوەدایە کە چین لەو ماوە کورتەدا توانی هەموو بازاڕی جیهان بخاتە دەستی خۆی، لە جیاتی ئەوروپا لە جیاتی ئەمریکا کاڵا ساز بکە و بە هەرزانتر بیفرۆشێتە جیهان. و معجیزەکە لەوەدایە تەماشاکەن، معجیزەکە لەوەدایە. یعنی زۆر کەس پێیان وایە دۆناڵد ترامپ جێلە، دۆناڵد ترامپ نەزانە، دۆناڵد ترامپ ئەحمەقە. لە ڕاستیدا وان نییە. دۆناڵد ترامپ لەناو ئەو جیهانە سەرمایەداریەدا یەکەمین کەس بوو کە جاری یەکەم هەستی بە مەترسی چین کرد. بڕۆ تەماشای
ئێکۆنۆمەکان بکە، تەماشای استراتیژیەکانی جیهان بکە، تەماشای سیاسەتمەدارانی جیهانی لیبرال و جیهانی سەرمایەداری بکە. هیچ کامێکیان پێش دۆناڵد ترامپ ئەو لە دوانی نەداوە. دۆناڵد ترامپ تەماشاکەن ئەوانەی ئینگلیزی دەزانێتوان لە ڕێگای گوگل لی بگەڕێن لە ساڵی 2005 هێشتا دۆناڵد ترامپ بە تەنیا سەرمایەدارێک ویانیش بیزنێسمانێکی زۆر ئەوەیە، یعنی کەس نایناسێ لە دوانێک ئەدا لەو کاتە ئەڵێ چین، وڵاتی چین، سەرمایە چین مەترسیە بۆ سەر چینی ناوەڕاستی ئەمریکا پێویستە ڕێگا لە چین بگیری، یعنی هێشتا نەکەوتۆتە ناو سیاست ڕێگا لە چین بگیری. ئەمە لێدوانەکەی دۆناڵد ترامپە لە ساڵی 2005-2006 هەمان شتی دووبارە کردوتەوە. و هەروەکوتم شێوازی بەرهەمهێنانی چین، یعنی شێوازەکەی زۆر جیاوازتر لە شێوازی سەرمایەداری لێرە تەماشا دەکەی هەتاوەکو لە کارگەیەک بەرهەمێک دروست دەکرێت مەصرفی زۆرە، یعنی باجی زۆرە، تەماشا دەکەی کرێکار مافێکی تایبەت بەخۆی هەیە، وانە سندیکایە فلان و بێوان بۆ نمونە من لە شوێنی کارمدا قاچم لە شوێنی خۆی دەرچوو قاچم شکا، من مانگونیوێک زیاترە لە ماڵەوە کەوتومە، بەڵام ئیتر ئەو شوێنەی کە کاری لێ دەکەم ئەو شوێنە پارەی من ئەدا، کەواتە بە مەسرف بە بەرپرسیارەتی و ئەو بەرهەمانەی کە لەوێ دەرەچن لەبەرەوەی لە هەڵومەرجێکدا دروست بووە کە پارەی کرێکارەکە زۆرە، ئینشورانسیانی تەمیناتەکەی زۆرە، لە هەمان کاتدا کۆمەڵێک مەسروفاتی دیکە هەنا ئەگەر زەریبە و باجیش بخێسەر ئەمە بەرهەمەکە گرانتر دەبێت. بەڵام چین بە شێوازێکی دیکە بەرهەمی دروست کردووە، ئەو بەرهەمانە لەناو هەموو بازارەکانی ئەوروپا و ئەمریکادا بڵاوکردنەوە و ئەمە وای کرد چینی پیشەسازی ئیندوستری خۆر ئاوا لاواز ببێ. هەروەکو باسم کرد ئەمە لە ساڵی 2008 جاری یەکەمیندا بینیمان کە ئیفلاسی بانکەکان هاتە ئاراوە، ئیتر بانکەکان نەیانتوانی پارە بدەن بە خەڵک، هەتا پارەی خەڵکیان بۆ ماوەیەک دەست بەسەر کرد. ئیتر لە شوێنی وەهادا سەرمایەداری چی بەسەردێ دەبێتە سەرمایەداریەکی بەرگری کار، نەوەکو هێڕژبەر. خۆی لە خۆیدا سەرمایەداری لە دوای جەنگی جیهانی یەکەمین و دووەمیندا لە بۆ چه جەنگی جیهانی یەکەمین و دووەمین دروست بوو؟ چونکە سەرمایەداری باوەڕی بە بازاڕی ئازادە، بازاڕی ئازاد و نەهێشتنی هیچ سنوورێک کە بربەست دروستەکە لە بەرامبەر بازاڕی ئازاددا. هەر لایەنێک بربەست دروستکە، جا ئەمە دەوڵەت بێ، ئیمپراتۆر بێ، ئاین بێ، هەر شتێک بێ دەبێت لە ناو بچێ. لە بۆ هەندێش هەڵسان سنوورێکی ئازادیان کردەوە، چونکە هەموو شتێک لە دەست خۆیاندا بوو. ئەو کاتە سیستەمێکی ئازادیان دروست کرد. تۆ چۆن بەرهەمدێنی، لەکوێ بەرهەمدێنی، دەیبێ کوێ لەکوێ دەفرۆشی، هیچ ئاستەنگێک لە بەرامبەر ئەمەدانا بوو. بەڵام کاتێک ئێستا چین ئەمە دەکا و بازاڕی جیهانی کۆنتڕۆل کردووە، ئیتر ئەمە گۆڕاوە بۆ سیاسەتێک کە لە زانستی سیاسی و ئابووریدا پێی دەوترێ مارسەنتیالیزم. مارسەنتیالیزم واتە سیاسەتێکی ئابووریە کە مەبەستەکەشی ئەوەیە ئیمپۆرتەکان بگەینە ئاستی ماکسیمالیزم و ئیمپۆرتەکان بگەینە ئاستی مینیمالیزم. ئەوە مانایچە یانە تۆ بەرهەم زۆر بەرهەم بێنی و بەرهەمەکەت بتوانی بفرۆشێ دەرەوە، بەڵام لە هەمان کاتدا ئەتو بەرهەمی دەرەوە بگەینە ئاستی خوار و بەرهەمی دەرەوە نەکڕی. و ئەمە خۆی لە خۆیدا چی دروستەکە؟ ئەو چینە سیاسی کە پێشتر هەبوو دەیگۆڕێ بۆ چینێکی محافەزەکار، بۆ چینێکی داخراو، بۆ چینێکی ناکراوە،
پێشتر لە ساڵانی 60ەکاندا دوای کۆتایی جەنگی جیهانی دووەم کە دووەمین جار بوو ئەتوانین بڵین جیهانی خۆر ئاوا سەرمایەداری بردیەوە و ئەمەدا لە کەسایەتی نازیەکاندا بۆ نمونە بردیانەوە، بەڵام جیهانێکی نوێیان دروست کرد، ئەوی جیهانێکی کراوە بوو. بەڵێ با پەنابەران بێن، با بێن لێرە کار بکەن، با بازار ئازاد بێ. لە بۆ ئەوەی بازار ئازادە دەبێ خەڵکەکانیش ئازاد بن، دەبێ وڵاتەکان قانونیان هەبێ، یاسایان هەبێ و یاساکانیشیان لە بەرژەوەندی مافی مرۆڤ دابن لە ناو کەوانەدا. بەڵام ئێستاکە تەماشا دەکەین لە هەموو جیهاندا ترسێک دروست بووە لە ناو خەڵکەکەدا و ئەو ترسە ئەوە یەکەمین جار هەستی پێدەکا و ترانسفێریەکە دەیگوازێتەوە بۆ ناو خەڵکەکە، هەروەکوتم دۆناڵد ترامپە. دۆناڵد ترامپ لە ساڵی 2005دا جاری یەکەم باس لەو مەترسیە دەکا کە چینی ناوەڕاست و چینی پیشەسازی، ئەلیتی پیشەسازی لاواز دەبێ، بێکاریگەر دەبێ، کاریگەری لەسەر سیاست نامێنێ، بۆیە دەبێ سیاستێکی دیکە بگرنە بەر ئەویش ئەوەیە. جگە لە مەرسەنتیالیزم لە هەمان کاتدا سیاستێکی پێچەوانەی سیاسەتەکانی پێشوو، واتە ڕێگا بگیرێ لە پەنابەران، واتە سنوورەکانمان دابخین، واتە کارمان بە مافی مرۆڤ نەبێ سندانی لێدا، واتە کارمان بەوە نەبێ لە سووریا داعش پەیدا بووە ڕۆژانە 10,000 کەس دەکوژێ و 20,000 کەس سەردەبڕێ و سەدان ژن دەکاتە کۆی لەو دیان خاتە بازارەکانی جیهان. کارمان بەوانە هەمویان نەمینێ بە تەنیا کاری ئێمە ئەوە بێت چۆن بەرگری لە ئابوودیەکەمان بکەین، وڵاتەکەمان بەهێز بکەین و ڕێگا نەدەین خەڵکی بیانی کللتوری بیانی بێتە ژوورەوە بێ خۆی لە خۆیدا. ئەمەش بمانەوێ نەمانەیە بەمانەیەک لەمانە سەرچیەکان ئەمە بێگومان فاشیزمە. یعنی ئەگەر بڵێ فاشیزم هاتە سەردەسەڵاتی جیهانی، ئەوە لە لای من هیچ کێشەیەک نییە، بەبێ قەید و شەرت هەموو ئەو سیفاتانەی لە فاشیزمدا هەنە ئێستاکە لەوانەدا هەنە کە ئەم ساڵانەی دواییدا چ لە ئەوروپا و چ لە ئەمریکادا بەهاتنی دۆناڵد ترامپدا سەرکەوتنیان بەدەست هێنا. دۆناڵد ترامپ توانی خەڵکەکەی قەناعەت پێبێنی، ترسی خەڵکەکە قەناعەت پێبێنی. تەماشاکە ئێستا لە جادەکانی نیویۆرک تەماشا دەکەین ڕۆژانە خەڵکی ئەمریکا لە خەو هەڵدەستی بە سەدان، بە دەیان، بە هەزاران خەڵکی ئەمریکای لاتین لەو جادانەدا دێن و دەچن، هەیە سواڵی دەکا، هەیە دزی دەکا، هەیە ئیتر ڕێگا لە خەڵک دەگرێ. ئەوانە خەڵکێکی برسیەوە. ئەمە بمانەوێ نەمانەوێ خەڵکەکە تووشی داخراوی دەکا، خەڵکەکە تووشی محافزەکان دەکە، خەڵکەکە تووشی چاوچنۆکی دەکا بە پێچەوانەی سەردەمانی پێشوو کە خەڵکی خۆر ئاوا خەڵکێکی کراوە بوو. وانە ئەمە گۆڕانکاریە سەرچێکەیە کە ئێمە دەیبینی. واتە ئەمریکای پێشەنگ کە پێشتر پێشەنگ بوو، یارمەتی وڵاتانی هەژاری ئەدا، بە لە ماوەی 24 سعاتدا ئەیتوانی فڕۆکەکانی هەڵسەنگێنێ بچێتە ئەو وڵاتانەی کە گوایە بە گوێرەی ئەو تەعەدایان لێ دەکرێوانی شەڕی لێ دەکرێوانیش دیکتاتۆرێک هاتووە ویانیش مافی مرۆڤی تێدا پێشێل دەکرێ بچێ لە پێناوی دیموکراسیدا بجەنگێ ئیتر و سیستەمێکی لەشکرێکی گەورە زل و زەبەلاحی پڕ لە مەسرفی وەکو ناتۆ ساز بکە و پارەیەکی زۆری خۆی بداتە ناتۆ لە پێناوی ئەمە. ئیتر ئەمە نەما جیهانی ئەمریکا بچووک دەبێتەوە و ناتۆش بچووک دەکاتەوە و یانیش ئەگەر بچووکش نکاتەوە ڕێگا نادە جارێکی تر ناتۆ ببێتە پۆلیسی جیهان و ئەمانەی بەشداری دەکەن لە ناتۆ دەبێ لە پێناوی لە بەرامبەر پارەدا بەشداری تێدا بکەن. ئیتر ناکۆچیەکان ئێستاکە ناکۆچی سەرمایەنە. ئەو ناکۆچیانە بە پێیزانست ناتوانانی بگەڕێنیەوە دواوە. ئەتوانی بە چین بڵێ واز لەبەر هەمهێنان بێنە چی دیکەشت مێنە بازار، ئەتوانی بە ئەوروپا بڵێ شتی چینی مەکرا، یعنی ئەتوانی هیچ کەسێک ئەتوانی بانگەشەیەکی واکە داواکارێکی واکە نەخێر. ئەمە
ئیتر سەر هەڵئەدا بۆ کۆمەڵێک کێشە و بە دووری مەزانە کێشەکە بگاتە ئاستی جەنگیش لە نێوان چین و ئەمریکادا، ینی بگاتە ئەم ئاستە. بەڵام لەمە زیاتر ئەوەی ئێستاکە دەیبین، ئەوەی ئێستا لە بەردەستی ئێمەدایە زیاتر ئێستاکە و لە ئایندێکی نزیکیشدا زیاتر ئەگاتە ئاستی سەر لە نوێ دابەشکردنەوە، چۆن لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمیندا بۆ نمونە لە نێوان فەڕەنسا و بەریتانیادا جیهان دابەشکرا، فەڕەنسا بۆ من عراق بۆ تۆ، مسر بۆ تۆ، لوبنان بۆ من. ئێستاکەش بە هەمان شێوە ئەمە دابەش دەکرێتەوە بۆ نمونە لە ئۆکرانیا و سیاسەتی ئێستاکەی ترامپ ئەمە دەبێ واتە بۆ نمونە لە جیاتی ئەوەی چونکە هەموو ئامانجەکەم چینە ئێستاکە رووسیا کێشەیەک نییە لە بەنسبەت سەرمایەداری ئەمریکادا لە بۆ هەندێ ئەوەکەم چینە ئێستاکە هەوڵ ئەدا ئەو شەڕی لە ئۆکرانیا هەیە کە بارێکی زۆر زۆر قورسە بەسەر من، مەسرفێکی زۆرە، هەروەکو لە کامپینی هەڵبژاردندا باسی دەکرد هەر جارێک زێلێنسکی دێ 16 ملیارد دلار لەگەڵ خۆی دەباتەوە. من کۆتایی بەوە دێنم هەم زێلێنسکی و هەمیش سەرۆک پوتین ناچاری ڕێککەوتنێک دەکەم. ڕێککەوتنەکە چییە؟ دابەشی دەکا دۆنباس بۆ تۆ، ئەو ئۆکرانیایی کە دەمێنێتەوە ئەوەش بۆ من و ڕنگ بێ بشی کاتە ئەندامی ناتۆ ئەم کاتە. بەو شێوەیە جیهانەکە سەر لە نوێی دابەش دەکەێتەوە. بەڵام لە بەرامبەر ئەوەدا چی دەکەن؟ لە بەرامبەر ئەوەدا پیلانەکە ئەوەیە ویانیش گریمانەکان ئەوە لە بەردەستی ئێمەدایە، ئەوەیە لە سەردەمی ترامپدا ئیتر مەقەسی نێوان چین و رووسیا زیاتر دەکەنەوە. ئەو مەقەسە دەکەنەوە چونکە چین و رووسیا ئەگەر لە ناچاری نەبێ بەڕاستی ئەوەندە دۆستی استراتیژیک نین، بەڵکو مەترسین لەسەر یەکتری. هەڵکشانی چین بەو شێوەیە، هەڵکشانە ئابوووریەکەی چین بەو شێوەیە لە جوگرافیای ئاسیادا هەڕەشەیەکە بێگومان بۆ سەر پوتین و هەڵکشانی پوتین لە بواری سەربازیدا ئەکرێ هەڕەشەیەک بی بۆ سەر چین و ئەمانە لە هەندێک بواردا ناکۆچی زۆر زۆر جدی استراتیژیان هەیە. بەڵام شەڕی ئۆکرانیا وای کرد ئەمانە نزیکی یەکتری بن. دۆناڵد ترامپ سیاسەتێکی دیکە بەرپا دەکا، ئەویش سەر لە نوێ دابەشکردنەوەی جیهانە ڕێککەوتنەکانە. بەو شێوەیە ئیتر سەر لە نوێ سیاسەتی خۆی ئەوە دەکە. ئەو ترامپی ئێستا بێگومان وەکوتن ترامپی 4 ساڵ بەر لە ئێستا نیە. ترامپی ئیتر 8 ساڵ تا 4 ساڵ بەر لە ئێستا ترامپێک بوو کە بەتەنیا بوو، بەخۆی بوو، وەزیری فڕێ ئەدا، ڕاوێژکاری فڕێ ئەدا، ئیتر بە فلان ڕۆژنامەنووسی دەگوت دەمت داخە شەرمە تۆ قسە دەکەی. ڕەنگ بێ ئەو ترامپە نەبێت. ترامپی ئێستاکە گروپێکی گەورەی تەکنیکی خاوەن جیهان بینیەکی جیاوازی لەگەڵدایەک لەوانە ئێلۆن ماسکە. یعنی ئەمانە سەرمایە زۆر زۆر گەورە و تموحی زۆر زۆر گەورە، پرۆژەی زۆر زۆر گەوریان لەبەر دەستدایە لە بۆ هەندێ ئەو ترامپەی ئێستاکە ترامپێکی زۆر زۆر جیاوازتر دەبێ. ئەو خاڵە دەبێ ئێمە ڕەچاو بکەین و بابەتەکە وها بە ئاسانی وەرنەگرین. بەڵام لە هەمان کاتدا ترامپی ئێستا نەوەک بەتەنیا وەک ترامپی پێش و ئیتر ئێستاکە لە سێناتیشدا بەڕێژەیەکی زۆر بردیتەوە و لە کۆنگرێسیشدا بردیتەوە، کەواتە ئەتوانی ئەو بڕیارەی کە پێیان خۆش بێ بیدەن. ترامپ لە هەمان کاتدا لەو 4 ساڵەدا ئیتر جگەلەوەی سەرۆکایەتی لەدەستدایە، سێناتی لەدەستدایە، کۆنگرێسی لەدەستدایە و بڕیاریشە 3 دادوەر لە دادگای فدراڵدا تەعین بکە. ئەو 3 دادوەرێک کە تەعینیش دەکا بەو مەبەستە تەعینی دەکا کە لەوێشەوە دادگا، چونکە لە ئەمریکا بێگومان پێشتریش هیچ کاتێک دیموکراسی نەبووە، بەڵام چێک باڵانس هەبووە. یعنی لە ئەمریکادا وەکو ئێستا ئەلۆن ماسک و ئەوانی دیکە چەند پارە بدەنە چێ ئەو سەردەکەوێ. ئێستا کە شوا بوو وەنیا جارانی شوا بوو.
دیموکراتەکان لە هەمویان زیاتر ئەمیان کردووە کە خۆیان بە نیمچە چەند دەزانن لە هەمویان زیاتر ئەمیان کردووە لە سەردەمی جۆرج واشنگتنەوە تاوەکو ئێستا ئەمە هەیە بەڵام لە بۆ ئەوەی وڵاتەکە بەرەو دیکتاتۆریەتی نەچێ بەرەو تاکڕەوی نەچێ دام و دەستگا هەبن چێک باڵانس هەبووە واتە کۆنگرێس ڕۆڵێکی زۆری هەبووە لە کۆنتڕۆڵکردنی سەرۆکدا و لە هەمان کاتدا دەستگای دادوەری و دادگای فدرال ڕۆلێکی زۆری هەبووە ئێستا کە لە کۆنگرێس کۆماریەکان سەرکەوتنیان بەدەست هێناوە دادگاشدا لە دادوەریشدا وەکوتم سێ دادوەری بەرز تەعین دەکا کەواتە ئیتر هیچ ئەو 4 ساڵەدا هیچ کێشەیەک لە بەرامبەر دۆناڵد ترامپدا نامینێ و لە هەمان کاتدا دۆناڵد ترامپ ئێستا کە تەماشا دەکەین خەریکە حیزبی کۆماریشی خستۆتە دەستخۆی حیزبی کۆماریشی خستۆتە دەستخۆی یعنی حیزبی کۆماری ئەو دەستگایی جاران نییە ئیتر دەستگایەکە دەستگای حیزبی کۆماری ئەتوانین بڵێ حیزبی کۆماری ترامپ ئەتوانین شتێکی وا بکەین یعنی بەگشتی ترس لە برسێتی ترس لە بێکاری ترس لە گلۆبالیزم لە تێکەڵاو بوون ڕۆژانە سەدان هزار کەس بچێتە ناو ئەمریکا و ملیۆنێک بچێ و ملیۆنێک بێتە دەرەوە ئیتر ئەمە خەڵکێکی ترسنۆک ساز دەکەوە ئەم خەڵکە ترسنۆکە لە فریاد ڕەسێک دەگەڕێن ئەو فریاد ڕەسەیان ئەو فریاد ڕەسەش ترامپە بۆ لەبەر ئەوەی لایەنەکانی دیکە لە بەرامبەر ئەو ترسنۆکیە لە بەرامبەر ئەو کێشانێک کە ئەوڕۆپەرۆکی جیهانی گرتووە ئیتر تەماشا دەکەین چارەسەریان پێ نییە و کە نە چارەسەریان پێە نەخیتابەکەشیان دەگۆڕن ئیتر تەماشاکە بۆ نمونە خیتابی دۆناڵد ترامپ چی دەگوت مەسەرەن دەگوت چینیەکان برسیانە سەگ دەخۆن مشک دەخۆن پشکلە دەخۆن ئایا ئێوە دەتانەیە واتان لێبێ ئەگەر دەتانەی واتان لێبێ دەنگ بە جۆ بایدن بدەن دەنگ بە کامێلا هاریس بدەن خەڵکەکە لی وەردەگرێ نازانن لە لای چینیەکان بەڵێ چینیەکان سەگ دەخۆن پشیلە دەخۆن بەڵام ئەو کولتورە پەیوەندی بەوە نییە چینیەک لەبەرەوەی برسیە سەگ دەخوا چینیەکان مریشکیش دەخۆن چینیەکان مەڕیش دەخۆن و چینیەکان ڕنگ بێ ئێستا کە ژیانێکی زۆر خۆشتریان هەبێت لە ئەمریکیەکانیشدا چونکە سیستەمی نەخۆشخانە و پەروەردە و خوێندن و ئەم جۆرە شتانە جیاوازترە لەوەی ئەمریکا لە چیندا کەسی بێخانومان نییە ئەمانە هەمویان زۆر گرنگن بەڵام جیهانی دەرەوە چەند ئەمە دەزانێ ئەمە زۆر گرنگە بۆیە تەماشا دەکەین جیهان لەو سەردەمەدا تێکەڵاو دەبێت تەماشاکە 2 ڕۆژ بەر لە ئێستا لە ئەمستەردام شەڕێکی چەند گەورە ڕوویدا لە نێوان عەرەبەکان و جالیە عەرەبی و ئیسرائیلیەکاندا جووەکاندا شەڕێکی چەند گەورە ڕوویدا ڕاوی جوولەکە ئەکرا لە ناو شاری ئەمستەردام ئیتر ڕاوی جوولەکە دەکرا هەر خواخوایان بۆ جوولەکەی بگرن فڕیان بدەنە ناو سکەی قیتار ئیتر شوێنی زۆر مەترسیدار جوولەکە ئیسرائیلیەکان بە تایبەتی ماڵ بە ماڵ دەگەڕان لە کوێ ئاڵایەکی فەڵەستینیان دۆزیبایەوە ئیتر هەڵدەکشانە سەربانەکە و ئاڵاکیان دەهێنا خوارەوە کە پۆلیس نەیەتوانی کۆنتڕۆل بکە یعنی ئەمە هەمووی وا ئەکا خەڵکەکە بترسێ لە پەنابەر بترسێ لە گۆڕانکاری بترسێ لە گلۆبالیزم بترسێ لە تێکەڵاو بوون بترسێ ئەمە جیهانێکە دۆناڵد ترامپ ئەتوانێ ئەم خەڵکە بە کۆمەڵێک دروشمی پۆپیلیستی ئیتر بینیتە لای خۆی و ئیتر قازانجیان بکە بۆ بێ هەروەها پرۆژەی دۆناڵد ترامپمان هەیە کە تەماشا دەکەین پرۆژەی ترامپ ینی ترامپس پرۆژێکت 2025 900 لاپەڕەیە من هەمووی نەخوێندێتەوە بەڕاستی من سەردێڕەکانم هەندێک تەماشا کرد کە لەلایەن هەریش فاوندیشن ئامادەکراوە یانیش سپۆرتی کراوە ئاریکاریان بۆی کردووە لەوێ باس لە هەموو ئامانجەکانی جیهان دەکا بێگومان باسی ڕۆژڕات ناوەڕاست ئیسرائیل تورکیا ئێرانیش دەکرێت وەروەکوتم نامەوەی بەرنامەکە درێژ بێت لە بەرنامەی ئایندەدا باسی دەکەم بەڵام لەوێدا مرۆڤ هەندێک
گومانی بۆ ساز دەبێ. یعنی لە ناو پاراگرافەکاندا مرۆڤ ئەوە دەبینێ ئایا پرۆژەی ترامپ 2025 بەتەنیا واتای سیاسەتی جیۆپۆلیتیکی ترامپی هەیە لە بۆ ئەمریکا و لە دەرەوە، ویانیش لە هەمان کاتدا پرۆژەیەکە بۆ گۆڕینی ئەمریکا، چونکە دۆناڵد ترامپ ناتوانێت جارێکی تر ببێتەوە سەرۆک. وانە 4 ساڵ سەرۆکایەتی کرد و ئێستاش هەڵبژێردراوە، کەواتە دۆناڵد ترامپ ئێستا کە پێی وایە ڕەنگ بێ لە ماوەی ئەو 4 ساڵەدا نەتوانێ ئەو پرۆژانەی کە هەیەی هەمویان جێبەجێ بکە و نەتوانێ یعنی لە بینی دووکەوانەدا نەتوانێ ئەمریکا بگۆڕێ بۆ لە وڵاتێکی دامەزراوەی یاسایی بۆ وڵاتێکی دیکە. نەتوانێت ئەمریکا بە رووسیا بکە، نەتوانێت ئەمریکا بە پۆلۆنیا و هەنگاریا و بە تورکیا بکە، ڕنگ بێ 4 ساڵی دیکەی پێویست بێ. بۆیە ئەو پرۆژەی 2005 ئەوەشمان پێ دەڵێ کە ڕنگ بێ لە کۆتاییدا دۆناڵد ترامپ ویانیش جێگرەکەی کە زۆر لە دۆناڵد ترامپ مەترسیدارترە ئیتر بە تەواوەتی ئەمریکا بگۆڕن. ئەو ئەمریکای جاران ئێمە جارێکی تر نەیدۆزینەوە، ئەمریکایەکی تکێ زۆر جیاوازتر بدۆزینەوە کە لەوێدا دەوڵەتی یاسا دەوڵەتی دامەزراوەی نەبێ، بەڵکو دەوڵەتی ئەلیت و دەوڵەتی کەسەکان زیاتر لە پێش بێ. ئەگەر بێت و ئێمە ئەوانە هەمیان نەزانین، بێگومان ناتوانین شڕۆڤەیەک لەسەر ئەوە بکەین ئایا لە چوارچێوەی ئەو شڕۆڤەیەدا کە ئێستا خەریکە 26 دقیقە قسەی لەسەر دەکەین دەبێ جیهانی دیکە لە ماوەی ئەو 4 ساڵەدا وایانی دوای ئەو 4 ساڵەدا چی بەسەر بێ. مەبەستمان ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەمەیان چی بەسەردێ. بێگومان لەوێشدا گۆڕانکاری دراماتیک دێنە ئاراوە، بەڵام ڕنگ بێ ئەو گۆڕانکاریانە بەو شێوێش دراماتیک نەبن کە ئێمە بیریان لێ دەکەینەوە. ئەوەی ترامپ دەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا من ئاشتی دەکەم، بەڵێ ئاشتی ڕنگ بێ ئاشتی بێ، بەڵام ئاشتیەکان مەرج نییە لە بەرژەوەندی هەموو لایەنەکاندا بن. ئەکرێ ئاشتی لەسەر تەرمی مناڵ و ژنانی نەتەوەیەک کۆمەڵەیەکیش بەڕێوە بچن. لەو بەرنامە کورتەدا ویستم بەتەنیا لایەنی جیۆپۆلیتیک شڕۆڤە بکەم و هەڵبسەنگێنم، هەوڵەدەم لە بەرنمەیەکی سبەینێدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیۆپۆلیتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 4 ساڵی ئایندەدا چۆن دەبێ گریمانەکانی ئێمە چین. بێگومان ئێمە باس لە گریمانە دەکەین، ئەو شتانی ئێمە ئێستا باسییان دەکەین هیچ شتێکیان مطلق نین، ئەمانە هەموو گریمانن لەسەر بنەمای ئارگومنت. ئێمە ناتوانین بزانین لەسەری دۆناڵد ترامپدا چی هەیە، لەسەری ئەکیبەکەیدا چی هەیە، بەڵام ئێمە ئارگومنتمان هێنانەوە کە ئەکرێ لە ئایندەدا جیهان بەو شێوەیە بەڕێوە بچێ. لە بەرنامەی ئایندەدا تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. تکایە بینەرمان بن، تکایە بەرنامەکانمان لایک بکەن، شێر بکەن، بڵاوی بکەنەوە و ئەوانەی تاوەکو ئێستا نەبوونە سوبسکرایب هەوڵ بدەن سوبسکرایب بکەن، ئابۆنە بکەن. تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، هیوە خۆشناو.